بقرآن بمان كوجن بمان هيران مان بكن ما درناش لعرضي لخاكي خومان أو مختصر مفيد وشكل يمان بدان وسلاح اليمان بدان چی تێرن تێبا بێرن بەس بە حکوومەتی وە بە ڕێکوپێکی ئەگەر دەرمان بکەن دەرەچین ئەنا تێت کابرایەتەوە تەزویری عەقدێکی ئاوردە دەڵێ من ئینەکەم عەقدەکەم تاپۆیە ئەمە گشی کلاواتە دیلۆڕی حازری ئەمە گشی پارەخۆریە حاڵی بیت لە تکری دۆ کردێتی لە دوو دۆ کردێتی لە هەشت شوێنێ کردێتی ئەمە پارە خواردنە حاڵی بیت ئێمە 6 ساڵە هاینۆبان ئەم عەرزەیە لەتانە هەتا ئیساکە پێمانیان نەوتە ئەم عەرزەیە لە هین خۆمانە تازەوە دواوە هەتا وڵا عەلێ من تاپۆم هەیە تاپۆ ماپۆی نییە من بە نسبەتی خۆم دەرناچم لە خاکی خۆم و لە عەرزی خۆم وەڵای بمدەنە بەرگولە جا تقریبا 500 دووەن بۆ 520 دووەن ما لە 1995 دەست ئەم فەلاحانەوە تاکو ئیستا تاکو 2026 و عەقد تازەیان هەیە 2026 ئەوە فتەی پێشتە تازیان نەکرێتەوە لە تاپۆ و زراعە هەمووی کتاب ڕسمی و عەقد ڕسمی و هەموو شتیان هەیە بەس کەوا ئەم عارەبە هاتووە نازام کە ناوی عەبدوڵڵا نازام ناوی چیە ئەوەی تکریتیەکەیە و بەدەنگێک هەیە فرۆشیاوە عەلە ئەساس تاپۆی ڕسمیە بەس تاپۆی ڕسمیی تو حکومەت تەوزیعی کردوێتە فەلاحەکان وا 20 ساڵە 25 ساڵە و دەستیەوە تا کە عەقدی هەیە و ئیجارە ساڵانە ئیجارەدا ئیساکە هاتووە لێ وڵا کاکە من ئەمە تاپۆیە و تاپۆی خۆمە ئێستا ئێمە تێناگەین کەوا حکومەت تەوزیعی کردووە کەوا تاپۆی ڕسمیە یعنی ئەم خەڵکە کە تقریبا 38 فەلاحە هەمووی لە 22 وەری گردووە هەمووی عیشی تێ کردووە مەسرەفی تێ کردووە بیری تایە و هەموو شتێکی تێ کردووە یعنی کەس تێناگەی لە مۆزوعەکە والله برازەکەمانە وەرگەرەوە زەوەیەکەمانیان داوەتە عەبدوڵڵا حرێمزە نام کوڕ عەبدوڵڵا حرێمزە لە زەبا و باپیرمانە زەوەیەکەمانە هین خۆمانەوە بڕیاوە لە وەقت حەزب بەعس ئەو کاتە و دەستی ڕۆیت بردووی و داگیری کردووی 99 لەو غۆکریا بێ 25 دۆنم هەم لەو غۆکریا گەڕیاوە بۆ خاوەنە شەرعەکەیشی خۆمانی هەچکێ گەڕیاوە بۆمان زەوی خۆی نووسراوە کتابی ڕسمیتانەیە کە و ئەرزانی خۆ چۆن سەنەدمانەیە گشتمان سەنەد 61مانەیە گشتمانێمانە ئەمە لە ڕێگەی کێوە ئەمە سەرمایه‌دارە کێم ئەزەوێنێ کە داگیر کردووە کەسێکە یاخود گروپێک نەما والله هەیە بە طبعا ئەمە دەستڕاکێشەری هەیە و گروپێکە هاتنە وەبێ ئەوەی کەسێ بزانێ وەبێ ئەوەی هیچ خاوەن زەویە بزانێ هاتنە عەقدیان کردەوە بڕۆ خێراتی